بەڕێزم ئەگەر پێت خۆشە ئیمانەکەت بەهێز بێ، ئەگەر پێت خۆشە تەقوای خواکەت زیاد بێ، ئەگەر پێت خۆشە لە صیفەتی منافق بە دوور بی، ئەوە نهێنی پارێز بە. چونکە خوای گەورە باسی ئیماندار دەکات، دەفەرمێ والذین هم لئەماناتهم وعهدهم ڕاعون. ئەهلی بەهەشتە و کەسانن ئەمانەتەکان دەپارێزن، نهێنیەکان دەپارێزن، لەسەر وعدی خۆیانن، ئەو وعد و ئەمانەتی کە لایە نەدەیپارێزن. ئەوە صیفەتی ئەهلی بەهەشتە. بەڵام ئینسانی پەنا بەخوا منافق کاتێ ئەمانەتی لادا بنرێ خیانەتی لێەکە. ئەوە صیفەتی ئینسانی منافق و ئیماندارە. ئیماندار نهێنی پارێزە ئەگەر نهێنی دژمنەکەیشی بێ. ئینسانی منافقیش نهێنی پارێز نییە ئەگەر هی دۆستەکەی خۆی بێ، هی دژمنەکەی خۆی بێ، لای جیاوازی نییە، نایپارێزە، چونکە فێری خیانەت بۆ منافقە. ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوا لێ بێ دەفەرمێت لۆمەی هیچ کەسێکم نەکردووە کاتێککە نهێنیەکم لای باس کردو و نهێنێکی لای خەڵکی باس کردووە. قەت ڕۆژێک لۆمەی خۆم نەکرد ئەی عەمر باش بۆ نهێنی لای فەڵان کەس باس کرد کە چوو باسی کرد. باس مەکرد بۆی ئەچوو باسی ئەکرد ناو خەڵکیە. بۆیە ڕۆژێک لۆمەی خۆم نەکرد لەسەر ئەوە، و لۆمەی ئەو کەسێشم نەکرد بە هەمان شێوە. ئەگەر کەسێک نهێنیکی لام باس کرد بێ، نەچوومە بڵێم فڵان کەس بۆ نهێنێکم باسەکەی، عیب ناکەی لە خۆت، من بتۆم بە سیقە زانی، تۆم بە شتێ زانی. بۆیە دەفەرمی من کاتێک ئەگەر لۆمەیش بکەمە بێ لۆمەی نەفسی خۆم بکەم، نەک لۆمەی خەڵکی بکەم، لەبەر ئەوەی من سنگم ئەوەنە تون بێ نەتوانم نهێنیکی خۆم لە سنگما لە دڵما جێکە بکەمەوە، ئیتر بۆچی گلەی لە خەڵکی بکەم؟ من خۆم ناتوانم نهێنی خۆم بپارێزم، بۆچی گلەی لە خەڵکی بکەم؟ کەواتە ئەگەر گلەی بکەم گلەی لە خۆم دەکەم، نابێ گلەی لە خەڵکی بکەم. بۆیە هەر کاتێک نهێنیەکت لای کەسێ باس کرد، کەسەکە نهێنێکی درکان مەڕۆتانەوتە شەر لە کەسەکە بدەی بڵێ تۆ زمانت نەپاراست، تۆ خیانەتت کرد. نە، ئەگەر لۆمەدەکەی لۆمەی خۆت بکە یاخود بێدەنگ بە، چونکە تۆ نەتوانی خۆت نهێنێکی خۆت بپارێزی، بەتەمای خەڵکی بۆت پارێزێ، بەخوا خەڵکی بۆت ناپارێزی. چونکە هیچ کەسێک وەکو خۆت نهێنەکان ناپارێزێ، چونکە سنگی خۆت لە هەموو سنگە فراوانترە بۆ نهێنەکان جێگی بکەیتەوە. بەڵام کە سنگی خۆت ئەوە نەتەسک بوو، نەتوانی بیپارێزی، پێویست ناکە گلەی لە خەڵکی بکەی. لۆمەی خۆت ناکەی، لۆمەی خەڵکی مەکە. بۆیە ئینشاڵڵا ئاگاداری خۆمان بین، ئەگەر ئینسانێک نهێنی پارێز بوو ئەو بەڵگەی لەسەرەوەی لە صیفەتی منافق بە دوورە. ئینسانێکیش نهێنی پارێز نەبوو بەڵگەی لەسەرەوەی کە لە صیفەتی منافق نزیکە. ئیماندار نهێنی پارێزە، ئیماندار نهێنەکان دەباتە ناو گۆڕەوە، منافقیش نهێنەکان لە دنیادا ئاشکرا دەکات. بۆی نهێنیەوە یعنی تووشی چەندەها دەرد و ناخۆشی و ناڕەحەتی بووینە. بۆیە ئینشاڵڵا نهێنەکانمان بەپارێزین. هەندێک نهێنی ژیانی خۆمانە یاخود نهێنی خەڵکە لامان بیپارێزین، بە ئیزنی خوا ئیمانەکەمان زیاتر بەهێز دەبێت، لە منافق بە دوور دەبین.